morning, dear student. Today, we congratulate you on the Kurdish Dress Day. So, because of the Kurdish Dress Day, today we are allowed to talk by Kurdish, okay? بەناوی خوای گەورە و میهرەبان بەخێرهاتنی دەستەی کارگێڕی و مامۆستایان و قوتابیانی ئازیز دەکەم. دیارە هەر میلەتێک خاوەنی کەلتور و دابوونەریتی خۆیەتی. مانەوەی کەلتور و جلوبەرگیان دەبێتە ڕەمزێکی نەتەوەیی و سەروەریە بۆ ئەو میلەتە. میلەتی کوردیش هەر وەک میلەتانی تر خاوەنی کەلتور و دابوونەریتی خۆیەتی. بە بۆنەی ڕۆژی جلی کوردی ڕۆژی دەی مانگی ئاداری هەموو ساڵێک کۆمەڵگەی بارز ئەم یادە بەرز ڕادەگرێت بە پۆشینی جلوبەرگی کوردی و ئەنجاندانی چەند چالاکێکی جیاوازی کولتوری. لێرەوە پیرۆزبایی لە گشت کوردێکی جیهان و کوردستان بە تایبەتی دەکەین. سەرەتای ئاهەنگەکەمان بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان و سرودی ئەیڕەقیب دەست پێ دەکەین. هەمومان بۆ ماوەی خولەکێک دەستمان لەسەر دڵمان. ماوە قەڵبی کورد زمان ناشکێنە دانەری تۆپی زەمەن ناشکێنە دانەری تۆپی زەمەن قەومی کورد هەست تا ێسەر پێ وەردلێ تا بەخۆی نەخشی بکە دادی ژیان تا بەخۆی نەخشی بکە دادی ژیان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان ئێمە ڕۆڵەی میدیە و کەی خوسرەوی دینمانە ئاینمان دانیشتمان دینمانە ئاینمان دانیشتمان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان ئێمە ڕۆڵەی ڕەنگی سوور و شۆڕشین سەیریکەن خوێناویە ڕابردوومان سەیریکەن خوێناویە ڕابردوومان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان دەستخۆشی لە قوتابیانی سرودی ئەیڕەقیب دەکەین و لێرەوە دەستخۆشی بۆ مامۆستا ئاران و مامۆستا سەوزە بۆ نمایشکردنی ئەم چالاکیە. ئێستاش داوا لە مامۆستا ڕاستی دەکەین بفەرموێ بۆ پێشکەشکردنی وتارێک. چەپڵەکانتان بەناوی خوای گەورە و مێرەبان قوتابیانی خۆشەویست مامۆستایانی بەڕێز وەکو ئاشکرایە حکوومەتی هەرێمی کوردستان 11 ئاداری هەموو ساڵێکی وەکو ڕۆژی جلوبەرگی کوردی ناساندووە. بەڵام بە بۆنەی ئەوەی کە ئەو ڕۆژە دەکەوێتە ڕۆژێکی پشووەوە لە سەرجەم دام و دەستگاکان ڕۆژێک پێشخراوە بووە بە دەی مانگی سێ. وەک ئاشکرایە جلوبەرگی کوردی جلوبەرگێکی نەتەوەییە تایبەتە بە نەتەوەی کورد کە لە بەشێکە لە کللتور و عاداتی کۆنی نەتەوەکەمانەوە کە کورد دەیپۆشێت. لە شێوەی جلوبەرگەوە لە ڕووی شێوازەوە پۆشینی لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تری کوردستان جیاوازە. لە کۆنەوە لەگەڵ پەیدابوونی کللتورەوە جلوبەرگی کوردی تا ئێستا کۆمەڵێک گۆڕانکاری بەسەردا هاتووە. بەڵام ئەوەی گرنگە کە تاوەکو ئێستا ماوەتەوە مۆرکی نەتەوایەتی کوردمان و هەستی نەتەوایەتەکەیە کە پێوەی دیارە. ئێمە وەکو نەتەوەی کورد توانیمانە تاوەکو ئەمڕۆ ئەم جلوبەرگا بە زندوی بهێڵینەوە. هەرچەندە شێوەی ئەو جلوبەرگا لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر جیاوازە لە هەمان کاتدا بۆ ڕەگەزەکانیش ڕەگەزی پیا و ئافرەت جلوبەرگی جیاوازمان هەیە. لە گرنگترین جلوبەرگی پیاوان ڕانک و چۆغە و کەوا و پانتۆڵ کرد شاڵ و شەپکە کورتەک و شەروال کراس و قەمیس فەقیانە لەوەندی ئەنگوچک.
هەروەها لە جلی ژنان کراس و قەفیانە و لەوەندی و ئەنگوچک و کەوا و کەوێ و کورتەک و هێلەگ و سەڵتە و فستانمان هەیە. ڕۆژی جلی کوردی لە هەلێمی کوردستان وەکو ڕۆژێکی پڕشنگدار یاد دەکرێتەوە. ئەو ڕۆژەش هەموو ساڵێک لە قوتابخانەکان و دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت بە شێوەیەکی بەرچاو و جوان یاد دەکرێتەوە. بۆیە پیرۆزبایی ئەو ڕۆژەتان لێ دەکەم و هیوای سەرکەوتن بۆ میلەتی کورد دەخوازین. زۆر سوپاس. دەستخۆش بۆ مامۆستا ڕاستی بۆ پێشکەشکردنی ئەم وتارەی داوا لە گروپی کۆرس دەکەین بفەرموون بۆ پێشکەشکردنی سرودی خوایە وەتەن ئاواکەی. چەپڵەکانتان ئێستاش پێشەکی دەستخۆشی بۆ مامۆستا ئالان و کۆرسی گروپ. ئێستاش سەیری چالاکێکی خنجیلانە دەکەین لەلایەن قوتابیانی پۆلی یەک سەرەتایی بە پێشکەشکردنی هەڵپەڕکێیەکی کورد. با بفەرموون چەپڵەکانتان. ڕۆژێ دەی فەرموو بابا ڕۆڵەنە چێ لە بیرتان و تێیدایە گەورەتان فەرمایشتی باپیرتان ئەم جل و بەرگە جوانە میراتی باپیرتانە هەمووتان بیپارێزن هەمیشە جێگەی ڕێزن ڕەنگ و چۆخە و جامانە هەمووی بەرگی خۆمانە کڵاشی هەورامانی فەرەنجی یان سۆرانی بیکە بەرێت بە مەردی جێگەی شانازی کوردی کراس لەگەڵ کۆڵوانە هەر لە دایکی من جوانە.
دەسماڵی شانە و شانی بەدابیم و کریانی پشتێنی زەرگوڵی ورد لە تۆ جوانە کچی کورد دەسماڵی شانە و شانی بەدابیم و کریانی پشتێنی زەرگوڵی ورد لە تۆ جوانە کچی کورد پیرۆزت بێبی پۆشە کێوەکو تۆ دڵخۆشە قەت بەکەمی نەزانی میلەتی کورد زمانی پیرۆزت بێبی پۆشە کێوەکو تۆ دڵخۆشە قەت بەکەمی نەزانی میلەتی کورد زمانی ڕۆژێ دەی فەرموو بابا ڕۆڵە نەچێ لە بیرتان و تێیدایە گەورەتان فەرمایشتی باپیرتان ئەم جل و بەرگە جوانە میراتی باپیرتانە هەمووتان بیپارێزن هەمیشا جێگەی ڕێزن ڕانک و چۆخە و جامانە هەمووی بەرگی خۆمانە کڵاشی هەورامانی فەرەنجی یان سۆرانی بیکە بەرێت بە مەردی جێگەی شانازی کوردی کراس لەگەڵ کۆڵوانە هەر لە دایکی من جوانە دەستخۆشی بۆ مامۆستا ژیلا بۆ ئەم نمایشە جوانە. ئێستاش داوا لە قوتابی مەڕوا دەکەین بفەرموێ بۆ پێشکەشکردنی هۆنراوەیەکی نەتەوەی. چەپڵەکانتان سڵاو مامۆستایان و قوتابیانی بەڕێز، ئەمڕۆ شێعرێکتان پێشکەش دەکەم بە ناونیشانی هەر کورد ئەبین. هەر کورد ئەبین داگیرکەری دڵپڕ لەقین دڕندەی بێویژدان و دین گەر قەندیل و ئاگری و شیرین یەکسان کەی لەگەڵ ڕووی زەمین ناتوانی واکەی کورد نەبین. هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە پێش ئاگر پەرستیدا لە پێش موسڵمانێتیدا لە دیل و لە سەربەستیدا هەر کورد بووین و هەر کورد ئەبین. نە عەرەبم نە ئەیرانیم نە تورکێکی شاخستانیم نەک هەر خۆم مێژوش ئەڵێ کە کوردم و کوردستانیم. نە نەنگیە و نە پیاوەتی جیاوازی نەتەوایەتی بڕیارە و مێژوو داویەتی کە کورد بین و هەر کورد ئەبین. گەلان هەموو برای منن هەر زۆردارانم دوژمنن خەبات و چاڵاکی ئەوان بۆ من هیوایە و پشتیوان. ورە و پەندیان لێ وەردەگرم هاو خەباتیانم تا دەمرم داوای وڵاتی کەس ناکەم پەنجە بۆ مافی کەس نابم. بۆ مافی گەل و خاکەکەم هەتا ماوم خەبات ئەکەم. نیازی خەباتمان شەڕ نییە دەست خستنەوە ئازادیە بەڵام کە نرخی ئازادی مردم بێ ئەمرین لە پێناوی. بەڵام کە نرخی ئازادی مردم بێ ئەمرین لە پێناوی. زۆر سوپاس. سوپاسی قوتابی مەڕوا و مامۆستا عەبدوڕەزاق دەکەین بۆ پێشکەشکردنی ئەم هۆنراوەیە. دەچین بۆ چالاکێکی تر کە تێیدا نمایشی جلوبەرگی کوردی دەکرێت. با بفەرمونون. تابیان چەپڵەکانتان
چەپڵەکانتان قوتابیان بۆ گروپی نمایش. زۆر سپاس بۆ مامۆستا باڵا بۆ ئەم نمایشە جوانە. ئێستاش داوا لە قوتابی مریەم دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی هۆنراوەیەکی نەتەوەیی. چەپڵەکانتان قوتابیان. سڵاو قوتابیان و مامۆستایانی بەڕێز. ئێستا شعرێکتان پێشکەش دەکەم لە ژێر ناونیشانی هەستێکی پیرۆز. هەستێکی پیرۆز پێنووس ئەگرمە دەستم، ئەنووسم وتەی هەستم، بەم پێنووسە شکاوە، بەم هەستە ئاڵۆزکاوە، وا ئەنووسم بەپەلا ژینی سەختی ئەم گەلا، وا ئەنووسم بۆ گەلێک قوربانی داوە گەلێک، خوێن ئەڕێژێ بەیادی سەرکەوتن و ئازادی، بەردەوام بۆ شۆڕشی دژی ڕەشبینی و ڕەشی، ئەو شۆڕشە بەجێیە هەردەوام لە ڕێیە، بەردەوام تێدەکۆشان دژی داگیرکەر و فرمێسک و خوێنیا ئەڕژی، تێدەکۆشان لە دژی داگیرکەر و خوێن مژی، میلەتی وا قارەمان نەبووە لەسەر ڕووی جیهان، کە هەمیشە و هەمیشە شۆڕشیان بۆتە پیشە، لەگەڵ خوێنی تێکەڵە ئەم شۆڕشە بەجێیە، خەبات ئەکەن هەتا بگەم بە مەرام، وا بە پیتی جوان و ورد ئەنووسم هەر بژی کورد، وا بە پیتی جوان و ورد ئەنووسم هەر بژی کورد. دەستخۆشی لە قوتابی مریەم دەکەین. ئێستاش کۆتا چالاکی ئەنجام دەدەین کە پێک دێت لە نمایشی هەڵپەڕکێ لەلایەن مامۆستا ئالان و مامۆستا مەڕوان ئامادەکراوە. با بفەرمونون. شيخاني دليل 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 لو دليل لو لو شيخاني دليل بنوي شيخاني مال عمل مزريكاني دليل بنوي دليل بنو دليل لو لو شيخاني دليل بنو دليل بنو شيخاني دليل بنوي دليل بنو دليل بنو شيخاني دليل بنو دليل لو
کارگێڕی و چالاکی و ڕاگەیاندن. ئێستاش قوتابیانی پۆلی 1 2 3 4 دەتوانن بڕۆن بۆ کافتریا و قوتابیەکانی تر دەتوان بمێننەوە بۆ بەشداریکردن لە هەڵپەڕکێیەکە. فەرموو. ناري بلا ناري ناري بلا